بەناوی خوای بەخشندە و میهرەبان. پەرلەمانی کوردستان بە دەنجی 87 پەرلەمانتار لە کۆی 97 پەرلەمانتاری ئامادە بوو. مەسرور بارزانی وەکو سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ناوزەند کرد. ڕێزدار جەنابی کاک مەسرور مەسعود مستەفا بارزانی بە دەنگی 87 پەرلەمانتار لە حزوری 97 پەرلەمانتار ناوزەند کرا بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە. بۆ تەواوکردنی بڕگەکانی دانیشتنی ڕۆژی دووشەمە کە تیایدا سەرۆکی هەرێمی کوردستان سوێندی یاسایی خوارد و دەست بەکار بوو. پەرلەمانی کوردستان کۆ بۆ و کارنامەی دانیشتنەکەش تایبەت بوو بە ناونانی سەرۆکی حکوومەت تا لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە ڕاست پێدرێت بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت. لە ماوەی چەند سەعاتێکی دیکە سەرۆکی هەرێمی کوردستان دەسەڵاتە یاساییەکانی خۆی بەکاردێنێ، بانگێشتی سەرۆک وەزیرانی ڕاستپێدراو دەکاتن و مەرسومی هەرێمی ڕادەگەیەندرێتن و لە ماوەی لە دوای ڕاستپاردنی 30 ڕۆژ لە بەردەم کاندیدی سەرۆک وەزیرانە کە کابینەکەی پێشکەش بە پەرلەمانی کوردستان بکە، بەڵام بەپێی هەموو ئامادەکاریەکانی کە کراوە ماوەکە ئەوەندەی ناخایەنیتن لە زووترین کاتدا کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێک لە دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان هەر یەکە لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەگرت و دەنجیان نەدا. فراکسیۆنی سەوزیش بایکۆتی شکاند و بەشداری لە کۆبنەوەکە کرد و دەنجیشیان بە کاندیدەکەی پارتیدا. ئەندامێکی فراکسیۆنی سەوزیش هۆکاری بەشداریکردنیان بۆ ئەوە دەگەڕێنێتەوە کە ئەوان نێتپاچی خۆیان بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکانی نێوانیان لەگەڵ پارتی بەو بەشداریکردنا دووپات کردوتەوە. یەکێتی لایەنێکی سەرەکیە لە پێکەنانی حکوومەت. یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی کاریگەرە، پایەیەکە لە پایەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو لە داهاتوش ئەکید بۆ یەکێتی بەشدارە. بەڵام ئێمە دڵنیای تاومان نەدرابووی لە ڕێکەوت لە جێبەجێکردنی ئەو خاڵی کە پەیوەندە بە کەرکووک. ئێستا ئەڵێن جێبەجێ ئەکەین، ئێمە چاوەڕوانەکەین گفتوگۆکان بەردەوامە بن و متەفائیلین ئینشاءڵڵا وەکو خۆی جێبەجێ. دوای ڕاستپاردنی لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە مەسرور بارزانی لە ماوەی 30 ڕۆژدا کابینەی وەزارەتی پێشکەش بە پەرلەمان بکات بۆ دەنگدان لەسەری. بەڵام ئەگەر نەیتوانی ئەو کارە بکات ئەرچی پێکهێنانی حکوومەت دەکەوێتە سەر دووەمین گەورەترین فراکسیۆنی پەرلەمانی کوردستان. چاوەڕوانەکەی کە کەمتر لەو 30 ڕۆژە بتوانێت حکوومەت تەشکیل بێ، بەڵام ئەگەر لە حاڵێکا وەکو پرسیارەکەی جەنابەت نەتوانرا حکوومەت تەشکیل بکرێ ئەوە دەکرێت کوتلەی دووەم ڕابسپێرێەوە. ئەگەر ئەوە شەر نەبوو دەتوان و ئەخوازێت ڕەنگە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە، بەڵام ئەوەی تەسەوڕەکرێت ئەو شتانە دوورن و ڕوونادەن کەمتر لە 30 ڕۆژ پێمان وایە حکوومەتەکە تەشکیلەکرێت لە سەردەستی ئەو کەسەی کە ناوزەند کراوە لەلایەن کوتلەی براوە بۆ پێکێنانی حکوومەت. ناوزەندکردنی مەسرور بارزانی بۆ پۆستی سەرۆکی حکوومەتی هەرێم دوای ئەوە دێت کە زیاتر لە 250 ڕۆژ بەسەر هەڵبژاردننی 30 ئەیلولی ساڵی ڕابردووی پەرلەمانی کوردستان تێدەپەڕێت. ئەماش بێ ئومێدی زۆری لای هاوڵاتیان دروست کردووە کە هێزە دەسەڵاتدارەکانی کوردستان تەنها خەمی پۆست و پارەیانە، هیچ کات لە خەمی میلەت نەبوونە. تا ئێستاش ئەو دوو هێزە سەرەکیەی کوردستان هەر لە ململانێدانە بۆ پۆستەکان و نەگەیشتونەتە ڕێکەوتنی کۆتایی. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.